دوو کەلەمەش کوردی قسە لەگەڵ دەکەم نازانم تێی دەگەی یانە ئەمن لە سابڵاغێ بە دنیا هاتووم لەوێ گەورە بووم تەواوی خاتراتی زندگی منی کوردستانە بۆ ئومێدی خودای لە خدمەتۆدان. مەسعود پزیشکیان سەرۆکە ڕیفۆرم خوازەکەی ئێران دێتە عێراق و کوردستان بۆ ئەوەی دوو کەلیمە لەگەڵ بەرپرسانی ئەم وڵاتە بڵێت ئێرانێک کە خاوەنی قسەی یەکلاکەرەوەیە لە سیاسەتی عێراقدا هاتنی سەرۆکەکەی کەمبایەق نابێت و زۆری لێ چاوەڕوان دەکرێت. هەم ڕۆژ و هەم کاتی سەردانەکە هەڵگری دوو پەیامی جیاوازن. کاتی سەردانەکە ڕۆژی 11 سێپتەمبەرە ئەو ڕۆژەی هێرش کرایە سەر دوو باڵاخانەی نیویۆرک و بووە سەرەتایەک بۆ گۆڕانکاری ڕیشەی لەم ناوچەیە. پزیشکیان ئەمە یەکەم سەردانیەتی بۆ دەرەوەی وڵاتەکەی لەو کاتەوەی بووە بە سەرۆک. هەڵبژارنی عێراق پەیامێکی ڕوونە بۆ ئەوەی بڵێت لە سیاسەتی سەرۆکی نوێژدا ئەم وڵاتە بە قوڵی شوێنی خۆی گرتووە. پزیشکیان زۆر چاوی لەسەر ئەوەیە بە بەهێزکردنی پەیوەندیە دیپلۆماسیەکان ئێران بەڕووی دەرەوەدا بکاتەوە، بەڵام پرسیاری سەرەکی ئەوەیە ئاخۆ ئەم کارەی پێدەکرێت یان نا. پزیشکیان لە 14مین خولی هەڵبژارنەکانی سەرۆک کۆماری ئێران سەرکەوتنی بەدەستێنا و بوو بە 9مین سەرۆک کۆمار. لە کاتی بانگەشەی هەڵبژارنەکاندا ڕزگارکردنی وڵاتەکەی لە چاقبەستووی سیاسی، بوژانەوەی ئابووری، ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و توند و تیژی لە ترۆپکی دروشمەکانیدا بوو، بەردەوام پشتیوانی لە داخوازەکانی خەڵکی فەقیر و هەژار دەکرد. حرفی نزدم که فردا نتونم به اون حرف عمل بکنم و بعد مشخص بشه که دروغ بوده. هەرچەندە زووە پاش یەک مانگ لە دەست بەکاربوونی بڕیار لەسەر توانا و کارنامەی پزیشکیان بدەیت، بەڵام وەک دەڵێن ساڵی نوێ لە بەهارەکەیەوە دیارە و ئەستەمە لە ئێران کەسێک بتوانێت تا بۆی دەسەڵاتداری عەلی خامنەی ڕێبەر بشکێنێت و لە بری کەسی یەکەمی مەملەکەت بڕیار بدات. هەر لە یەکەم مانگی دەست بەکاربوونی پزیشکیان واتە مانگی ئاب ئاماری گرتن و لە سێدارەدان لە ئێران بەراورد بە مانگی پێشووتر بۆ دوو هێندە بەرز بووەوە و تەنیا لەو مانگەدا لانی کەم 94 کەس لە سێدارە دران. هاوکات ڕەوش و گوزەرانی خەڵک هیچ باشتر نەبووە و نرخی خۆراک و پێداویستی سەرەکی نەک هەرزان نەبووە بەڵکو بەردەوام ڕوو لە هەڵکشانە. محەممەد جەواد زەریف وەزیری پێشووتری دەرەوە و کەسێکی دیاری ناوگۆڕەپانی سیاسیێران ڕۆڵی بەرچاوی لە هەڵمەتی بانگەشەکانی پزیشکیان بینی و وەک ڕاوێژکار شان بەشانی بەشداری کۆڕ و کۆبوونەوەکانی دەکرد. بۆیە پزیشکیانیش دوای سەرکەوتنی زەریفی وەک سەرۆکی ئەنجومەنی استراتیژی بۆ کاتی ڕاگواستنی دەسەڵاتی حکوومەتی 14م دیاری کرد و ئەرکی ناساننی وەزیرەکانی پێسپێردرا. بەڵام پاش مشتومڕێکی زۆر لەسەر وەزیرە پێشنیازکراوەکان بۆ وەرگرتنی دەنگی متمانە لە پەرلەمان زەریف دەست لە کارکێشانەوەی خۆی ڕاگەیاند. دوای ماوەیەکی کەم گەڕایەوە و بوو بە جێگری سەرۆک کۆمار بۆ کاروباری استراتیژی و سەرۆکی ناوەندی توێژینەوە استراتیژیەکان. بوونی زەریف لە دەوڵەتی پزیشکیان ئاماژەیەکە بەخواستی سەرۆک کۆماری نوێ بۆ گۆڕینی سیاسەتی دەرەوەی ئێران و زیندووکردنەوەی ڕێکەوتن نامەی ئەتۆمی ساڵی 2015. لە لایەکی دیکەوە کوژرانی ئیسماعیل هەنیە سەرکردەی بزوتنەوەی حەماس لە 31 تەمووزی ئەمساڵ وەک میوانێکی ڕێوڕەسمی دەست بەکاربوونی پزیشکیان لە ناو جەرگەی تاران ئەو گومانەی لای چاودێرانی سیاسی دروست کرد کە دەستی خودی ئێرانی تێدا بێت بەوەی کە تا ئێستا هەڕەشەی بەرپرسانی سەربازی ئێران بۆ تۆڵەسەنەوە لە ئیسرائیل بێ ئاکام ماوەتەوە. بۆیە وا دەردەکەوێت نەیانەوێت هیچ کرانەوەیەک بەڕووی وڵاتانی ڕۆژاوا ڕوو بدات. بەڵام سەردانەکەی مەسعود پزیشکیان بۆ عێراق و هەرێمی کوردستان وەک یەکەم سەردانی بۆ دەرەوەی وڵات ئاماژەیەکە بەوەی سەرۆک کۆمارە کوردیزانەکە دەیەوێت ڕچەی گەیشتن بە لووتکەی ئامانجەکانی لێرەوە بشکێنێت.